21 ساڵ بەسەر بڕیاری بە پارێزگاکردنی هەڵەبجە لەلایەن پەرلەمانی کوردستانەوە تێدەپەڕێت. هێشتا پرۆسەی بە پارێزگابوون و ڕێکارە یاسایی و ئیداریەکانی بە تەواوی جێبەجێ نەکراوە و هەڵەبجە وەک پارێزگا نەکەوتووەتە سەرپێخۆی. هاوڵاتیانی هەڵەبجەش لەم ڕۆژە مێژوویەدا داوای ئاوردەدانەوەی زیاتری شارەکەیان دەکەن. لە ڕاستیە ئەوەی بۆ هەڵەبجە کراوە لە ئاست ئەو قوربانیەدانەی هەڵەبجەیان نەبووە کە بۆی کە هەڵەبجە یاوێتی لە پێناو هەموو کوردستان یاوێتی هەچی شۆڕش و بەرخۆدانە لەم ناوچەیەوە سەری هەڵاوە، بەڵام بەداخەوە حکوومەتی هەرێم نەک چاکسازیەک و خزمەتێکی ئەم ناوچەی نەکردووە، بەڵام بگرە زوڵم و ستەمێکی زۆری لەم شارە کرد و تەواو پەرتەوازەی خستووە. قەزایەکی ڕێکوپێک واینا لە ناوێکی زل باشتر بوو، یانی پارێزگایەکی بێ خزمەت گوزاری گە تۆ سەیری بازار بکەی، سەی گەڕەکانی هەڵەبجە بکەی، سەی ئیشوکاری خەڵکەی، خەڵکێکی مانوو خەڵکی گەر مەعاش نەدرێت گشتی ناتوانێت فەرمو بازارەکە دوکاندارەکان سەیری کار هەمویان سەیریان کە تۆپێکیان کڕیوە لەبێ بازاڕیە گەر مەعاش نەدرێت. حکومەت و با بڵێن حکومەت ناچکۆ حکومەت بوونی نییە، حیزب ناوێت ئەم پارێزگا بکوێتە سەر پێی خۆی ئەڵێ وەڵا چەپەکە و ئەنێشتی پێویست نییەمان ناکرێتوانە چەپەک نییە، ئەوە تۆی ناتەوێت بیکەی بە پارێزگا بوون، ئەوە خۆت بڕیاری نەیاوە کە بتەوێت بیکەی، ئەگەر ناکەێنە سەر چاشەکانیشەڵە بە خوێنی شەیدان لە بەر خوێنی شەیدان کراوە، نا تۆ ئەگەر لە بەر خوێنی شەیدان ئەبوو زوو تۆ خزمەتی بکردایە، ئەمە ئەوە خزمەتی شەیدانەکەن. لە 22 نوێی ساڵی 1999 هەڵەبجە لەلایەن پەرلەمانەوە کرا بە پارێزگا. لە 11 سەی 2014 بە بڕیاری ئەنجومەنی وەزیران لەبەر تایبەتمەندی تایبەتی ئەم شارە وەک شاری شەیدان بڕیاری بە پارێزگابوونی بۆ دەرکرا و لە 16 سەی 2014 هەمان ساڵیش مەرسومی سەرۆکایەتی بۆ بوونی بە پارێزگایەکی یاسایی بۆ دەرچوێنرا. پارێزگابوونی هەڵەبجە زیاتر هەر بەناو و لەسەر وەرەقێ بۆ ئیشوکار تا ئەم لەحزەیە هەرچەند پێم ناخۆش و خەڵکیشەم قسانە بیسێتەوە، پارێزگابوونی هەڵەبجە بەکردار هیچ شتێکی بۆ نەکراوە، تەنها ناوەکەی و هەنێک بەرپرس و بە پرسیارەتی زیاو بۆنە دایرە گەڕێنراوەتەوە هەڵەبجە بگرێکە ئەوانە نهێنراونەوە کە زەرورن بۆ شارەکە. پێویستنیەوەسەر نەخۆتە بینی نە بازارمان بازار نە ئاوە ڕۆمان ئاوەڕێ نە جادەبان جادەبانە خەڵکەکە هەمی بێکارە ئەو مەرزانە هەمی داخراون هیچ ئیشوکار و کەسابەتی نییە بۆ خەڵکە بکرێت دێبە داواکاری لە حکومەت هەرێمی کوردستان ئاوڕێ لەو خەڵکە باتەوە بە خەڵکی هەڵەبجە دەستیان چێ بە ئیشێکە. هی من خۆم یەکەم جارە بێمە هەڵەبجە، ئەمڕۆ یەکەم جارم و خەڵکی سلێمانیم، هیوادارمانی کە هاتین هەر لێستەوە لە ڕێگەوە باسمان کرد کۆمەڵەشتی باش بکرێ، دەواازەکە جوان بکرێ، بەڵام کۆمەڵەشتی جوانیشی تیا هەیە، ئاین دڵخۆشکەرە بۆ نمونەم جێگانە، هیوادارمانی ئەو شتانە بکرێت. وەک تەواوکردنی ڕێکارەکانی بە پارێزگابوونی هەڵەبجە ژمارەیەک لە بەڕێوەبەرایەتیە گشتەکان گەڕانەوە پارێزگاکە، هێشتا ژمارەیەک بەڕێوەبەرایەتی دیکەش نەگەڕنراوەتەوە. هاوڵاتیانی هەڵەبجە داوا دەکەن فشار و هەوڵەکان چڕ بکرێنەوە بۆ ئەوەی لەلایەن پەرلەمانی عێراقەوە بە فەرمی هەڵەبجە وەک پارێزگا بناسێنرێت، هەروەگەوەی پێویستە هەردوو حکوومەتی هەرێم و بەغدا بۆ ئاوەدانی و پێشخستنی شارەکە و بەگەڕخستنی دەستی کار و پرۆژە و کردنەوەی مەرجەکان و گەشەی ئابووری ئەنجامی بدەن، هاوکات دامەزراندنی فەرمانبەری پێویست لە دام و دەستگاکاندا و ئاوردانەوەی ئابووری و بازرگانی لە پێشینەی کارەکانیان بێت. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.